فرەلیستی و پەرتەوازەیی ناوماڵی کورد بۆ چوونە نێو پرۆسەی هەڵبژاردنەکانی داهاتووی عێراقەوە بۆتە جێی نیگەرانی شەقامی کوردی لە هەرێمی کوردستاندا. ئەم نایەکڕیزیە بەلای هاوڵاتیانەوە دەرەنجامێکی باشی بۆ چارەنووسی کورد و خاکەکەشی لەم بەشەی کوردستاندا لێ ناکەوێتەوە. یەکریزی نەبێت چیان پێ ئەکرێت جارێ ئەسڵەن ئەم واقع قەیراندارایی کە هاتۆتە سەر ئەم ملەتە بەڕاستی ملەتی بەو دەرەجێ ساردۆکردەوە یعنی ئەمانش بەس بەم سیاسەتە و بەم پەرتەوازەیە و بەڕاستی ئەوەنەی ترە ملیەتیان بێت کردا جا یعنی ئیتر بەبەریەوە نەما ئەبێ هەڵوێستێک دەربڕن یعنی نیەتیانە کەس خۆی بەبەرز نەزان هیچ لایەنی خۆی بەبەرز نەزان لەم کاتە بەنێک بێری ئەگەر یەکتەڵ بێ ئەتوانی ڕای کێشی بێ بڕی دووتڵ بێ بە قورسی بۆتە بڕێ گەیە سێتەڵ و چوارتەڵ بۆت نابڕێ ئێمەش ئەگەرەک و یەک بگرین ئەم حەزبانە کوردانە ئەم قیادەی کوردیە لە دوای یەک بێ پشت لە یەک نەکا ڕووی لە یەکتری بکە هەرچەنێ ناوڕێکە لێرە ناکۆک بێ ئەوێ لە بەغدا لە پەرلەمان لە حکومەت لە دەرەوە هەمووی گشتی پێکەوە بێ. نیگەرانی شەقام لەو ڕوانگەوەیە کە ئێستا هێز و لایەنە سیاسیەکانی عێراق لە عەرەب و تورکمان بە شیعە و سوننەیەنەوە دەیانەوێت هاوپەیمانێتی فراوان دروست بکەن و دەنگی شەقامیان پەرتەوازە نەبێت بەڵام ئەمە بۆ لایەنە کوردیەکان تا ئێستا پێچەوانەکەی دەبینرێت. لەڕاستیە من پرسیارێکی زۆر سادەکەم ئەگەر تۆمەت بەخشینەوە و ئەگەر خۆ خواردن و پەردبوون هیچ سوودێکی هەبووە لە مێژووی ئێمەیە با هەمومان چی ئیشمان هەیە دەستبەرداری بین و خەریکی بین کاتیەوە هاتووە هیچ لە پێناوە ملەتەدا لە پێناو خوێنی شەیداندا ئەو ڕووبارە خوێنەی کە لە ڕابردوودا ڕشتومانە دووبارەوە بین لەسەر خوانێکی یەکگرت و کۆ ببینەوە لە پێناو داخوازی و دۆزەڕەواکەمان. خوێندنەوەی چاودێران وایە لەم کێشمەکێش و نایەک ڕیزیەی کووردا ناوچە کێشە لەسەرەکان زیانی زۆرتریان بەردەکەوێت چونکە بە ناوماڵێکی ڕێک نەخراوەوە چاوەڕێی ئەنجامێکی گەورە لەم هەڵبژاردنەدا ناکرێت. ناوماڵی کوردی هێشتا پەرتەوازەیە. ئەمە بەلای شەقامی کوردستانەوە پاڵپشتێکی بەهێز نییە بۆ سەرکەوتن لەو پرۆسە جەنجاڵەی کە هەڵبژاردنەکانی عێراقە و لە دەرگای هەرێمی کوردستان دەدات. سامان کەریم کورد چاد نیوز کفری.